گەنجی بەڕێزگوێ بگرە ئەی ئەو کەسەی کەوا مۆبایلێکا لە گیرفان تا و سەیری فلیمی خراپی پێ ئەەکەی ئەی ئەو کەسەی کەوەها ئەچیتە دەرەوە بۆ ئەوەی ئەڵەی چاوم شەحن ئەکەم قوڕ بەسەر ئەو چاوەت بەخوا لە دۆزەخە ئەسووتی ئەگەر تەوبەی پێ نەکەی چونکەم ئەمری خوایە خوا ئەفەرمێ چاوت بگرەوە تۆ چاوت بەرەڵا ئەکەی زۆر ئاگات لێبێ بە جوانی گوێ هەڵخە بزان کەسێک عەبدێک کچێک کوڕێک کە لە زانکۆکانە کە ئەخوێنێ چاوی خۆی ئەگرێتەوە خوای گەورە چ وعدێکی پێداوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموودەکەی هەفتەی ڕابردوو کە باسمان کرد لە باسی کابرای ملوانکە قاضی ئەبی بەکر من ترك شيئا لله عوضه الله خيرا منه هەر کەسێ لە پێناو خواواز لە شتێ بێنێ خوای گەورە شتێ چاکتری بە نسیبەکە بەڵگەش ئەمەیە فەرموودەیەکەوەها پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ ما من مسلم هیچ مسلمانێک نییە ينظر إلى محاسن امرأة سەیری جوانی ئافرەتێک با طبعا ئەوە بۆ ژنیشە ما من مسلم هیچ مسلمانێک نییە سەیری جوانی کچێک بکە سەیری جوانی ئافرەتێک بکە و بە هەمان شێوە کچی سەیری جوانی گەنج و قۆزی کوڕێک بکە چاوی بگرێتەوە ثم يغض بصره إلا أحدث الله له عبادة يجد حلاوتها في قلبه إلا خواي قولا توشي عبادة برستيشي أكا خوشي ولذتي أو عبادة لنا وضلي الرك أداته أولي نعمتي قلت نوي شاوة جنابة الرشتة عوارة بيض فصليجة جماعت أكي عمرت كردووە زۆر جار بەکە حاجیش بامی دەکەن ئەڵێ وەڵڵا ئەمەنە دڵم ڕقە خۆمیش نازانم چیەکەم کاکە تۆ چاوت بەرەڵا کردووە تو خوا بەس بیکەرە قائیدە و چاوت بگرەوە بزات چەندێک لەزەتی ئیمان ئەکەی بزات چەندێک لەزەت ئەکەی لە دینداری و لە عیبادەتەکەت و خوای پەروەردگار لە فەرموودەیەکی قودسیە ئەفەرمێ إن النظرة سهم من سهام إبليس مسموم حديثێکی قودسیە خوا ئەفەرمێ سەیرکردنی حرام تیرێکە لە تیرە ژەهراویەکانی شەیطان ئەها سەیکە بزات چەندە دڵت نەخۆش ئەبێ بزات چەندە دڵت لەرزۆت ئەبێ چەندە دڵت ڕەزیل ئەبێ چەندە دڵت زەلیل ئەبێ کاتێک کە تۆ سەیری ئافرەتێک ئەەکەی بە ناحەق پیاوت هەیە و سەیری پیاوی یەکێتر ئەەکەی بە ناحەق ئیلا سەهمێکی شەیطان کە تیرێکی شەیطانی ژەهراوی گیر بووە لەو دڵت من تركها من مخافة خوا أفرمي هر كسي وازي لبيري لبرترسي من أبدلته إيمانا يجد حلاوته في قلبه بوي أقورم إيمان واستقامتك لذت لو سيرنك النبكا أو بابزاني كاتيك جنجيك أبيني سيري جني خلقناكا كاتيك بياويك أبيني چاوي خوي قردوتوا كاتيك خوشكيكي مسلمان أبيني چاوي خوي لخلقي قردوتوا سيري بياو منالكاني خوي أكا بعزتي خوا قسم خوا خوشيكي قصودة دليوة هرچي أو خلقي سرزوي هي فكأنما كسر سرزوي ناشر بەڵام ئەمە بۆ کەسێک کە ئێستا من ئەم قسە ئەەکەم کەسێک هەستی پێکاکە ئەوەی تەطبیق کردووە بۆ کەسێک باسی ئەەکەی تەطبیقی نەکردووە زۆر گرانە لەلای برام چاوت بگرەوە بزات چەندێ لەزەت لە ژنەکەت ئەەکەی چەندێ لەزەت لە مناڵەکانت ئەەکەی سەیری سەیارەکەی خۆت بکە بزات چەندە بەلاتەوە ئەرزشی نییە سەیارە و ماڵی خەڵک تۆ سەیری شتی خەڵک بکەی سەیری ژنی خەڵک بکەی سەیری ماڵی خەڵک بکەی خوای پەروەردگار هیچ لەزەتێ لە دڵی خۆتان نایەوێت بۆیە خوای پەروەردگارە فەرمێ هەر کەسێ وازی لێ بێنێ لە ترسی من خۆشی ئەخەمە دڵیەوە ئیمامی مجاهید ئەفەرمێ غض البصر عن محارم الله يورث حب الله هەر کەسێک لە پێناو خوا چاوی بگرێتەوە خۆشەویستی خوا ئەچێتە دڵیەوە خۆشەویستی خوای پەروەردگاری بۆ واجب ئەبێ